16 ساڵ بەسەر ڕووخانی ڕژێمی بەعس و سەدامدا تێدەپەڕێت. برینداران و نەوەی سێیەمی هەڵەبجە کۆبوونەتەوە پێکەوە پێشوازی لەم ڕۆژە دەکەن. بەشێکیان جلی کوردیان پۆشیوە و وەک یەکێک لە ڕۆژە شادەکان لێ دەڕوانن. بە بۆنەی ڕووخاندنی ڕژێمی بەعسەوە پیرۆزبایی سەرجەم بەرکەوتانی چەکی کیمیاویەکەم بە تایبەتی شاری هەڵەبجە هیوادارم دیکتاتۆرێکی وە دووبارە نەبێتەوە. من بۆیە جلی کوردیم لەبەر کردووە بە بۆنەی ڕووخاندنی ڕژێمی بەعسەوە. لێرەشە چەند چالاکیەکمان ئەنجامیاوە. خۆشحاڵی خۆمان دەرەبڕن هەستێکی زۆر خۆشمانەیە کە ڕژێمێکی ئاوا زاڵم و دیکتاتۆرێک ئاوا نەماوە لەسەر حکم. هەروە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی هەموو بەرکەوتانی چەکی کیمیاویەکەین هەموو هەڵەبجەیەکەکەین بە گشتی و سەرجەم دانیشتوانی کوردستان بە عام کە لەم ڕۆژەدا ئێمە ڕزگارمان بوو لە دیکتاتۆرێکی ئاوا زۆر خۆشحاڵین و خۆشحاڵی خۆمان دەرەبڕن. بریندارێکی چەکی کیمیاوی دەڵێ هیوام دەخواست بەرپرسانی ڕژێم بە هەمان ئەو گازە ژەهراویانەی بە ئێمەیاندا سزا بدرێن. دەشڵێت 31 ساڵە بە دەستکارەکانی ئەو ڕژێمەوە دەناڵێنم. بە ڕووخاندنی زۆر دڵخۆشین. پیرۆزبایی لە خۆم و سەرجەم برینداران دەکەم. سپاس بۆ خوای گەورە ئەو زاڵمە نەما. بەس ئەوە هەر بە کیمیایی بخنکرایە نەک فەتیسێدارە بکرێتەمە. تووشی ڕابۆی کردم حەساسیت و هەناسەتنی ئەو چاوم حەساسیت تێدا بەسیوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەوە زۆر برینداری. هیوای ئاشتی و ئارامی و ژیانی شایستە بۆ هەمووان دەخوازی. کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ستایشی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان دەکەن بۆ ڕووخاندنی ڕژێمی بەعز. دەشڵێن پێویستە حکوومەتی ئێستای عێراق قەرەبووی مادی و معنەویان بکاتەوە. تەبان تاقە هێزی سەرەکی کە بەو پەڕی جوهدەوە هەوڵی ڕووخانی ڕژێمی بەعسیدا دەوڵەتی ئەمریکا بوو. ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لە بڕیارەکانی دەوڵەتی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی کرد بۆ ڕووخانی ڕژێمی بەغدا و هەستمان کرد ئەمە ئاهەیەک بەبەری قوربانیانی دەستی ڕژێمی پێشووی بەغدایە ئەهێنێتەوە. لەم ڕۆیە ئەوەی گرنگە کە بەرەو قۆناغێکی تازە چین. حکوومەتێکی نوێی عێراقی هاتۆتە سەر دەسەڵات کە شەڕی تیرۆری لە کۆڵ بۆتەوە. بۆیە پێویستە هەر لە ئێستەوە هەوڵی دووبارە بنیادنانەوەی عێراقێکی نوێ عێراقێکی دوور لە شەڕ و کوشتار عێراقێکی پڕخزمەت بدرێت بۆ عێراقیەکان و نەهێڵێت جارێکی تر لەژێر هیچ جۆرە پاساوێکدا هاوڵاتیانی وڵاتی عێراق ڕوبەڕووی ماڵکاولی و ماڵوێرانی و دەربەدەری و کوشت و کوشتار ببنەوە. ڕووخانی عێراق و کۆتاییاتنی ڕژێمی بەعز لای هەڵەبجەیەکان ڕۆژێکی تایبەتە کە بە بەخشینەوەی گوڵ و خستنە ڕووی لێکەوتە و لایەنە دەرونیەکانی ڕژێم لەسەر تاکەکان و شیرینی خواردنەوە پێشوازیان لە ڕۆژەکە کرد. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.